ساڵی 2020 سیاسەتی ئەمریکا و ترامپ بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە شێوەیەک بوو زۆرترین کاردانەوە و گرژی بە دوای خۆی داهێنا. کوشتنی قاسم سولەیمانی و ئەبوو مەهدی موهەندیس لە سەرەتای ساڵ و لە بەرەبەیانی سێی کانونی دووەمی 2020 لە نزیک فڕۆکەخانەی نێودەوڵەتی بەغدا کە لەلایەن درۆنێکی ئەمریکیەوە ئۆتۆمبیلەکەیان کرایە ئامانج. کاردانەوەی ئێران و گروپە میلیشیاکانی سەر بە وڵاتەی لە عێراق بە دوای خۆی داهێنا. لە 28 کانونی دووەمی 2020 جارێکی دیکە بڕیارێکی ترامپ و ئەم جارەیان لە ناوچەیەکی دیکەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست گرژی لێکەوتەوە. سیاسەتی من دەرفەتی سەرکەوتنی دوولایەنە بە هەردوو لا مسۆگەر دەکات. چارەسەرێکی ڕاستەقینە کە مەترسیەکانی فەڵەستین لەسەر ئاسایشی ئیسرائیل ناهێڵێت. ئەمڕۆ ئیسرائیل هەنگاوێکی گەورەی بە ئاراستەی ئاشتی لە ناوچەکە ناوە. فەڵەستینەکان لە ناوخۆی فەڵەستین و لە ئوردن و لوبنان و وڵاتانی دیکە بە توندی دژی بڕیارەکەی ترامپ وەستانەوە. ناوەڕاستی 2020 یاسای سیزەر بەسەر ڕژێمەکەی ئەسەددا سەپێنرا. جارێکی دیکە لە عێراق و بڕیاری کشاندنەوەی ژمارەیەکی دیکە لە سەربازەکانی وڵاتەکەی و هێشتنەوەی تەنها 2500 سەرباز بۆ پاراستنی باڵیۆزخانە و نێردە دیبلۆماسیەکانی لە عێراق بڕیارێکی دیکەی ترامپ بوو. نشهد جدول انسحاب فيما بيننا. ئێستا دەبینین بە گوێرەی ئەو خشتەی دیاری کراوە لە نێوان ئێمە و هاوپەیمانی نێودەوڵەتی بۆ کشانەوەی سەربازەکانیان دەستی پێکردووە. بنکەی سەربازیەکان ڕادەست دەکەنەوە. دوێنێ بنکەیەکی سەربازیمان وەرگرتووەتەوە و لە ڕۆژانی داهاتووش بەردەوام دەبێت. 15 ئەیلولی 2020 ڕێکەوتنی نێوان ئیسرائیل و ئیمارات و بەحرین واژۆکرا. ترامپ ڕێکەوتنەکەی بە دەرکەوتنی ئاسۆیەکی نوێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ناوبرد بۆ یەکخستنی نەیارەکانی ئێران لە ناوچەکە. فەرماندەی سوپای پاسدارانی ئێران لە پەرلەمانی وڵاتەکەیەوە وەڵامی دایەوە. لە بواری ئابوووریەوە دەبێ ئەم دۆخی ئێستا وەک دۆخی شەڕ مامەڵە لەگەڵ بکەن. من پێتان دەڵێم ئێمە لە ڕووی سەربازیەوە هەموو ڕێگاکانمان لە بەردەم دوژمن داخستون. ڕێو شوێنی پێویستمان بۆ سەرکەوتن بەسەریدا گرتووەتە بەر. لە کۆتاییەکانی ساڵی 2020 و لە هەڵبژاردننی سێی تشرینی دووەم ترامپ لە بەرامبەر بایدن شکستی هێنا. چەند ڕۆژێکی دیکە ساڵێک بەسەر کوشتنی قاسم سولەیمانی و ئەبوو مەهدی موهەندیسدا تێدەپەڕێت. ترامپ لە تویتێکدا ئامۆژگاری ئێران دەکات بیر لە هیچ هەنگاوێک نەکاتەوە بۆ تۆڵەسەندنەوە. ئێرانیش هەموو میلیشیاکانی لە عێراق ئاگادار کردوونەتەوە کە بە وریاییەوە مامەڵە لەگەڵ دوا ڕۆژەکانی ترامپ لە سەرۆکایەتیدا بکەن. کارێک نەکەن کاردانەوەی توندی ترامپی بەدوادابێت.